تا دێت مەترسیەکانی زیادبوونی مادە هۆشبەرەکان لە کەرکووک زیاتر دەبێت و بە پێیەوە ئامارانەی دەست پەیام کەوتووە. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 50 کەس لە سەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە کەرکووک دەستگیر کراون و سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. بەڕێوەبەری هۆبەی مادە هۆشبەرەکان لە پۆلیسی کەرکووک دەڵێت لەم ساڵدا هەر باندێک دروست کرابێت دەستگیر کراون. داوای هاوکاریش لە هاوڵاتیان دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە. ئێمە حازرین وەکو قووەت حازرین لە هەر شوێنێ بێ لە هەچ کاتێ بێ بە واجباتەکەی خۆمان بەکاربێنین و لەم ساڵش ئەوەی دروست بێ لەم کەرکووکە ئێمە توانیمان دەستگیریکەین. بەپی ئامار ئێمە عەدەدەکەی ئێمە بەڕاستی ئەوەی کە لە کەرکووکە لەخوا بەزیابێکەوەی خەڵکەکە تەعاونی هەیە ئەیگرین، یعنی ئەوەی دروستە بێ ئەیگرین. یعنی خەڵکێکمان زۆر من ناتوانم ئێستا ژمارەیەکت پێ بڵم کە ئێستا لام نەبێ، بەس باندەکان هەمووی گیراون. یعنی ئەو باندانی کە دروستە بن لە شارەکە هەمووی ئەیگیرن تەسلیمی دادگاکرێن و جەزای خۆشیان وەرەگرن. دەسەڵاتی هیچ لایەک نییە بۆ ئەو مۆزوعی کە بازنەکان ئیجراعاتی خۆیان دەکەن، جاروێ لە دەروی بازنەکانێتە ژوورەوە، جاروێ لە بڵێن ڕێگە نەیسەمیەکانێ نەژوورەوە. لایەنە پەیوەندیدارەکان داوای هەمانگی و هاوکاری مامۆستایانی ئاینی و چین و توێژە جیاوازەکان دەکەن بۆ بنەبەرکردنی ئەو دیاردەیە لە شارەکە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات بەرپرسی باڵا لە پشتێنانی مادەی هۆشبەرە بۆ عێراق و کەرکووک. مامۆستایەکی ئاینیش ڕوونی دەکاتەوە بە پێی ئاینی ئیسلام بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یەکێکن لە قەدەغەکراوەکان و بەکارهێنانی حرامە. یعنی مەسەلەی مخدرات لە عێراق مخدرات نییە، هەموو لە دەرەوە دێ بۆ عێراق. لە دەرەوە کە دێ حکوومەت ئەتوانی تەجدید بکات لە منافذ حدودی منعکات ئەو کاتە مشکلە حەل دەکرێ. بەس مشکلە ئێمە فەسادمان زۆرە. فەساد هەیە مەسئولین خۆیان دێنن لە کەرکووک یەک نەفەر گردیان دەرچوو خزمی یەک مەسئولە کە لە کەرکووک ئیشەکات. ئەوەیە مشکلەی مخدرات نەبەس ئەخلاقی و دینی و مجتەمەعی، سیاسی ئیشە. مؤامرە هەیە، بەڵێ مؤامرەیە گەڕەکیانە ملەتی عێراق تەدمیر بکەن لە ڕێگەی مخدرات، لە ڕێگەی سەتەلات، لە ڕێگەی بۆبجی و لە ڕێگەی ئەم تشتانە هەموو تەسیرەکات بۆ گەنجەکان. بسم الله الرحمن الرحیم. بەحەقەت تەماشای دەقە شەرعیەکان بکەین، دەقە شەرعیەکان زۆر ڕوونن لە تەحریمکردنی ئەو مادانەی کەوا هۆشی ئینسان دەبا و بێهۆشی دەکا. بۆیە تەماشاکەی لە قورئاندا بە سەراحەت باسی تەحریمکردنی خەمر دەکا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئوم الخەبائیث باسێکا، واتە هەموو خراپەکان لەوە دەرەکەوێت. و لە پێغەمبەری خوا وارد بووە عەلەیهی الصلاة والسلام کە فەرموویەتی نەها رسول الله صلی الله علیه وسلم عن كل مسكر ومفتر. مسكر ئەوەیە کە بۆنەی خەمرەوە ئینسان تووشی دەبێ، مفتریش بە بۆنەی مخدراتەوە ئینسان تووشی دەبێ. واتە شەرع ئەمەی قەدەغە کردووە و جێی ئیختلاف نییە لە بینی عولەما لە کاتی سەحابە هەتا وەکو ئەمڕۆکەوە ئەمە بە ئیجماع حرامە. ئەگەرچی دەستگا پەیوەندیدارەکانی تایبەت بە بەرەنگاربوونەوەی باندەکانی مادە هۆشبەرەکان لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ دەستگیرکردنی ئەو باندانە، بەڵام ڕێژەکان تا دێت بەرز دەبێتەوە و باندەکانیش ڕوو لە زیادبوون دەکەن. هۆشداریش دەدرێت لە گەری زیاتربوونی بازرگانیکردن بەو مادانەوە لە کەرکووک. شارەکە ڕووبەڕووی مەترسێکی گەورەتر لە تیرۆر دەبێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.